الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، بەردەوامین لە قسەکردن لەسەر فەرمودەکانی ئەربعین نەوەویە کە ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە فەرمودەی دەیەمین هەوڵە دەین شی بکەینەوە و شەرحی بکەین و قسەی لەسەر بکەین کە بە هەمان شێوە ئەم فەرمودەیەش یەکێکە لە فەرمودە گرنگەکان و فەرمودەیەکی صحیحە کە ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە و فەرمودەی ئەبوو هورەیرەیە ڕەزامەندی خوای لەسەر بی. و لەبەرەوە ئێمە پێشتر بڵێن هەندێک قسەمان لەسەر ئەبوو هورەیرە کرد لە بەرنامەکانی پێشووتر، چونکە ئەمە یەکەم حەدیث نییە لە ئەربعین نەوەویە کە ئەبوو هورەیرە دەجێرتەوە لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی. بۆیە ئێمە ڕەئسەن دەین فەرمودەکە دەخۆینەوە، ئەو جا وردە وردە باسی ئەم فەرمودە دەکەین و پەیوەندی فەرمودەکە بە چی بابەتەکەوە، گرنگی فەرمودەکە و ئەو ئەحکامانەی کە لێ وەرەگیرێ، ینی هەوڵە دەین خاڵ بە خاڵ ئینشاءڵڵا قسەی لەسەر بکەین. بەڕێزان، ئەم فەرمودەیە وەکو باسمان کرد ئەبوو هورەیرە دەجێرتەوە کە دەفەرمێت پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی فەرمووی: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الله طيب لا يقبل إلا طيبا، وإن الله أمر المؤمنين بما أمر به المرسلين، فقال تعالى: يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا، وقال تعالى: يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم. ثم ذكر الرجل يطيل السفر أشعث أغبر يمد يديه إلى السماء: يا رب يا رب، ومطعمه حرام ومشربه حرام وغذي بالحرام فأنى يستجاب له. بەڕێزان، وەکو خوێندمانەوە ئەم فەرمودەیە یەکێکە لە فەرمودە گرنگەکان، هەر لەبەر ئەوە چەندین زانای ئیسلام وەصفی ئەم فەرمودەیان کردووە بە فەرمودەیەکی گرنگ و کە یەکێکە لەو فەرمودانەی کە پەیوەندی بە زۆر بابەتەوە هەیە، بە تایبەتی بابەتی ئەحکام، بابەتی دوعا، و یەکێکە لەو فەرمودانەی وەکو باسم کرد یعنی چەندین زانای ئیسلام وەصفی کردووە. بۆ نمونە خودی ئیمامی نەوەوی کە باسی ئەم فەرمودەمان بۆ دەکات دەفەرمێت: هذا الحديث أحد الأحاديث التي عليها قواعد الإسلام ومباني الأحكام. دەفەرمێت ئەم فەرمودەیە یەکێکە لەو فەرمودانەی کە بنەمایەکانی ئیسلام لەسەری دامەزراوە و باسی بابەتی ئەحکامیش یان پەیوەندی بە زۆر لە ئەحکامی شەرعی و بڵێن بابەتی حەلال و حەرام و بابەتی تەشریعەوە هەیە. بە هەمان شێوە ئیمامی طوفی ڕەحمەتی خوای لێبی ئەویش وەصفی ئەم فەرمودەیەمان بوو دەکات، دەفەرمێت: واعلم أن هذا الحديث عظيم النفع لأنه يتضمن بيان حكم الدعاء وشرطه ومانعه. دەفەرمێت ئەم فەرمودەیە یەکێکە لەو فەرمودانەی کە سوودی زۆر زۆرە، سوودی ئیجار زۆرە، لەبەر ئەوە چونکە ئەم فەرمودەیە باسی حکمی پارانەوە و دوعاکردن دەکە و مەرجەکانی ئەو کەسەی کە دەیەوێت دوعا بکە و بپارێتەوە لە خوای گەورە و مەوانعەکانی ئەو شتانەی کە دەبنە ڕێگر و بربەست و مانع بەرامبەر قبولکردنی دوعا. بۆیە دەفەرمێت ئەمە یەکێکە لەو فەرمودانەی کە تایبەتمەندی خۆی هەیە و گرنگی خۆی هەیە. و هەروەها ئیمامی ئبن دەقیق العید ڕەحمەتی خوای لێبی کە باسی ئەم فەرمودەیەمان بوو دەکات، دەفەرمێت: هذا الحديث أحد الأحاديث التي عليها قواعد الإسلام ومباني الأحكام، وفيه الحث على الإنفاق من الحلال والنهي عن الإنفاق من غيره، وأن المأكول والمشروب والملبوس ونحوهما ينبغي أن يكون حلالا خالصا لا شبهة فيه. بۆیە بەڕێزان، ابن دقیق ڕەحمەتی خوای لێبی ئەویش دەفەرمێت ئەم فەرمودەیە
یەکێکە لەو فەرمودانەی کە پەیوەندی بە بنەمایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام هەیە، پەیوەندی بە ئەحکامی شەریعەتەوە هەیە، پەیوەندی بە تەشریعەوە هەیە، بە حەلال و حەرامەوە هەیە، و لەم فەرمودەیە هاندانی تێدا لە بۆ ئینسانی مسلمان بۆ ئەوەی کە دائیمەن بگەڕێت بە شوێن حەلال، بە شوێن ڕزقی حەلال، ماڵی حەلال، و دوور بکەویتەوە لە چی لە گونەح و تاوان و لە خواردنی مالی حەرام، و هەوڵ بدەت ئەوەی کە خۆی دەیخۆت یان دەخۆتەوە یان لەبەری دەکە هەمووی حەلال بیتن بەبێ ئەوەی کە هیچ گومانێکی تێدابی، بەبێ ئەوەی کە هیچ شوبهەیەکی تێدابی. بۆیە بەڕێزان ئەم فەرمودەیە وەکو باسمان کرد، پێغەمبەری خوا درودی خوای لەسەربی لە سەرەتاوە بەوەی دەست پێ کرد، فەرمووی ئین الله طیب لا يقبل إلا طیبا. لێرە پێغەمبەر درودی خوای لەسەربی وەصفی خوای گەورە دەکە بەوەی کە طیبە. بۆیە لێرەدا بەڕێزان هەندێک لە زانایان پێیان وایە کە طیب ناوەکە لە ناوەکانی خوای گەورە، يعني وەکو ابن مندە، ابن العربی المالکی، ئیمامی هەیتەمی، ئەوانە پێیان وایە کە تەنانەت طیب يعني بەپێی ئەم فەرمودەیە یان پشبەستن بەو فەرمودەیە طیب یەکەکە ناوەکە لە ناوەکانی خوای گەورە، ئەگەر چی لە نێو ئەسماء الله الحسنا و 99 ناوەکەی خوای گەورەدا نەهاتووە، بەڵام ئەوان کە پشت دەبەستن بەو فەرمودەیە کە فەرمودەیەکی صحیحە، وەکو باسمان کرد ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەربی وەصفی یان ناوی لە خوای گەورە دەنێ بە طیب، دەفەرمێت ئین الله طیب. بەڵام بەڕێزان زۆربەی زۆری زانایانی تر لێرە دەفەرمون طیب صیفەتەکە لە صیفەتەکانی خوای گەورە. خۆ ئەگەر ناویش نەبی لە ناوەکانی خوای گەورە کەس اختلافی لەسەر ئەوە نییە، کەس گومانی لەسەر ئەوە نییە کە طیب صیفەتەکە لە صیفاتی خوای گەورە ئەگەر ناویش نەبیت. بۆیە زانایان فەرموویانە ئین الله طیب، فەرمووانە طيب في ذاته، طيب في أسمائه، طيب في صفاته، طيب في أفعاله، طيب في أحكامه. بويلي ربرزان طيب يعني شي أجا بقرين وبو معناي زمانواني لغوي لبو طيب، ده فرمون طيب يعني الأفضل من كل شيء، يعني زانان زمانواني كبيناسي طيبة كان ده فرمون طيب ئەوەیەکە لە هەموو شتێک چاکتر بی، لە هەموو شتێک باشتر بی. بەڵام زانایانی حەدیث کە شەرحی ئەم فەرمودەیان کردووە فەرمووانە طیب ئەوەیە کە لێرە وەصفەکە لە بۆ خوای گەورە کە خوای گەورە منەزەهە لە هەموو کەم و کورتیەک، خوای گەورە پاک و بێگەردە، خوای گەورە چاک و باشە. بۆیە یعنی وەصفی خوای گەورە دەکرێت بە پیرۆزی، بە مقدسی. بۆیە دەڵێن تەقەدەست ذاته، يعني ذاتی خوای گەورە مقدسە، پیرۆزە، پاک و بێگەردە. ئەوجا صفاتی خوای گەورە صفاتی کەماڵی هەیە، کەماڵی مطلق لە بوو خوای گەورەیە، کەمالی بەشەری لە بوو پێغەمبەرانە، وئیلا ئینسان کامل نییە، حتما ئینسان معرەزە لە بوو کەم و کورتی، لە بوو هەڵا، لە بوو لە بیرچوون، لە بوو بڵێن گونەح و تاوان، ئینسان کامل نییە. بەڵام کەماڵی بەشەریش ئەمە تەنیا بوو پێغەمبەران، چونکە خوای گەورە پێغەمبەرانی پاراستووە لە هەموو گونەحەک و تاوانەک و بڵێن کەم و کورتیەک، بۆیە کە دەڵێن پێغەمبەران معسوومن. بەڵام تەنانەت کە باسی خوای گەورە دەکرێ، خوای گەورە صیفاتی کەمالی مطلق لە بوو خوای گەورە دادەندرێ. بۆیە کە لێرە پێغەمبەر درود خوای لەسەر فەرمووی ئین الله طیب، لێرە وەکو گوتمان الأفضل من كل شيء، يعني طیب پاک و بێگەرد، منەزەه لە هەموو کەم و کورتیەک، کەمالی مطلق لە بوو خوای گەورەیە.
بويا إن الله طيب أو جا فرموي مادام خواي قورا طيبة لا يقبل إلا طيبة كواتا خواي قورش طيبي دويت لغير طيب رتي دكتوا قبولي ناكا تنيا طيب مقبولة للا خواي قورا طيب لا شي برزان طيب لا أقوال بوي إما الطيب من الأقوال الطيب من الأفعال لكردوكان الطيب بالنية يعني طيب القلب الطيب من الرزق وهتا دواي بوي ليرا اگر بين اماجا بواب كين بلين باشا خواي قوراك بيغمر صلى الله عليه وسلم فرموي لا يقبل الا طيبا اخر لشي طيب لشي دقرتوا لهمو اوانا دقرتوا بونمونا برزان وكو قوتمان الطيب من الاقوال يعني انسان قسكاني انسان دبي قسي چاك بي دبي قسي باش بي دبي قسي راستو درز بي دبي گناح تاواني تيدا نبي دبي قسي غلط وبالتي نبي دبي جوينو مثلا غيبتو قسا كردن باطلو يعني هتا دواي قسا كان دبي موافقي شرعي خوابي بوي بزانه خواي قورا دفرمي شي دفرميت إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه إليه يصعد الكلم الطيب زانا شو شيك شو قسيك برز دبي توابولا إخواي قورا طيب قسي طيب قسي باش قسي شاك قسي كنصيحته آموش غاريبي قسيك بي كذكر خوابي قسيك بي لجير بلين سيستمو بيامي خواي بي قسيك بي لا رازامندي خواي قورا دابي إليه يصعد الكلم الطيب قسي طيب بلي برز دبيتو بلي خوا قبولك لا يقبل إلا طيبا أو جالا آيات كتر لسورة إبراهيم لآيات بستوبينج وبستوشاش خوا دا فرميشي ألم تر كيف ضرب الله مثلا كلمة وشيك قسيك قولك كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها ويضرب الله الأمثال للناس لعلهم يتذكرون أو جاء فرموي ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة اجتثت من فوق الأرض ما لها من قرار بزانه برزان ليرا خواي قورا نمونيك داين توا بقسي شاك قسي باش قسي حق دفرميت وشو قسي حق كلمي طيب وكو او داريا كدارك زور قورا زور برز كبلين بنكي لجير زوي ووا شوي تخارا ووا بلين جي خوي كرتا ووا قيم بوا اوجا وفرعها في السماء لقكانش وبرز بوينا وقايشتونا اسمانا كان تؤتي أكلها كل حين بإذن ربها بزانا قسي باش خواي قورا قبولي دكا خواي قورا وري دقري خواي قورا بلين بلاوي دكا توا ونفعكي سودكي دقينتا همو خلق تؤتي أكلها يعني برهمكي بركي همو خلق سودي لي وردقري بلان بهمان شوا خواي قورا وصفي وشي خراب وشي كباطل بي كشر بي كجناح بي كتاوان بي كجوين بي كغيبت بي نميمة بي فتني لدواي بيت هر قسيك بي يعني سودي نبي قسيك باطل بي فرموي ومثل كلمة خبيثة برامبر طيب خبيثة بيس قسيك بيس قسيك خراب قسيك ناشرين كشجرة خبيثة اجتثت من فوق الأرض وكو أو داريك زور بوغانا زور بيسا زور بلين ببرو ببرهمة بلكو أصلا تنانات لجيرة ودرهاتوا وفردروا ووشك بوا باشا چه سود لو دارا دبيني كدارك لجيرة هاد بيتدري وفردرا بيتنو وشك ببيتنو وهيج برو بومي نبت
چه سوودك خلق لو ورقي ويبرزان هر وها پیغمبر خوا درود خوا لسر بلا فرموديك صحيح كإمام مسلم وإمام بخاري مسلم رواياتي أنكردوا متفق عليه كذا فرميت الكلمة الطيبة صدقة وشيء طيب قسي باش قسي خير قسي حق ها صدقية وكو أويك أتو يعني صدقية دبخشي با يعني اللي بروا أم قسي نفعي هي سودي هي كلكي هي خلق سودي لي ورقري ها بوي قسي باش قسي خير همو خلق استفاده لي دكا سودي لي ورقري وكو أويا أقبيتو تو چاكيك يعني ما مالك بخشي بيت باو كسا اگر اتو كسكي ندارو فقير هجارج بي خو دتواني قسي خير بكي لجاتي اوي كصدقة كنتواني صدقة وزكاة لو خير واجر باداشتم محروم بي وكو پیغمبر خوا درود خوا لسر بي لفرموديك صحيح كفرموي تسبيحاتك الحمد لله ذكري خوا وشي خير وشي حق اماش شاكية وصدقية كواتا اما بشي كم الطيب من القول ادي بس قول بس قسا ادي كردوا انا خير تنانت كردوا كانش برزان كردوا كان اگر طيب نبي رد كريتوا قبول ناكري اگر كردوي شاك ما بس تي بيك كردوي شاك كردوي باش كردوي حقه باشا بوي برزان لا قرآن بيروز لديان جي هاتوا كاتي كباسي كردوا دكا خواهي قولدا فرميشي الذين آمنوا وعملوا الصالحات كباسي كردوا دكا كردوي صالح اويا كردوي شاكا كردوي طيبة كردوي حقه كردوي باشيه بوي يعني مثلا بون منا پیغمبر درود خواه لسربي لفرموديك كفرمودك صحيحة إمام أبو داود روايتي كردوا الشيخ الباني بصحيحي داينوا كذا فرميت لا تقبل صلاة لامرأة تتطيب لهذا المسجد حتى ترجع فتغتسل غسلها من الجنابة ده فرميت أو آفرتيك دجت مزقود بو أويك فرز إخوة جيبك بو أوي نويش أنجام بدا بلام كاتي كدجت الدري خوي بون خوش كردوا لناو خلقوا لناو بياوكان بوني دكن ده فرميت أو نويجة قبول نية هتا نقريت ومالي خوي وخوي بشوت وكو أوي كجنابتي لسربي يعني غسلي بكاء وأوي هيج بوني لينهي بوي لي ربرزان معناي قبول كردن ليرات دو جور معناه مان هيا جورك وكو زانان ده فرمون أجرو باداشتكي ورناقري أجر شي فرزكي إسقاط بلا سري وكو بون من أو حديثي كباس مانكر كذا فرمون أو آفرتي كذا شتا مزقود خوي بلين عطرو بونو أوي لخوي داوا يعني خوي رازان توا لناو بياوانو لناو بازارو لناو قرقو لناو كولانكان أو خلقها مديبيني بونك بلاو دبي توا پیغمبر صلى الله عليه وسلم كفرموي أو خواي قورا أو نويجي قبولناك لو آفرتها تا نقريت وخوي بشو وكو أويك اللبو جنابه خوي دشود أما ليرا فرمون أما نويجكي لسلادة چي إسقاط فرز دبي بلام وكو قوتمان چيا أجرو باداشتو خيركي بوينا نسري بلام جوركي ترمان هي خواي قورة تنانت نويجكشي لقبولناك يان كردوكشي لبطالو قبولناك نكتنيا ببشا بمحرومة بلا أجر باداشتو خيري أو عبادته وكو طبعا حديثك صحيحة كإمام مسلم روايتك بيغمبر درود خوالي سلمي دا فرميتشي لا يقبل الله صلاة أحدكم إذا أحدث حتى يتوضأ دا فرميت هركسك أقبيتو نويجي بك ببي أوي كدس نويجي هبي خواهي قول أو نويجي لي قبولناك أو نويجا يعني تنانت فرزكش إسقاط نابي لسري فرزكش هر لسري دميني وكو ويك نويجي أنجام ندا ولا برأوا چونكا دس نويج قرتن وضوء مرجع لبو صحة نويجكا اگر ام مرجتي دانا بي نويجكا چيا نويجكا باطلة بوي بريزان اما كردوا ادي بس كردوا وبس قسا كردن دبي طيب بي لا يقبل الا طيبا لا بل كل وقرنتر نيت ضل يعني او كسد بي ضليشي ضلكي باق بي ضلكي خاوين بي ضلكي صاف بي نيتكي باش بي
بۆیە ئێمە پێشتریش بەڕێزان باسمان کرد وەکو زانایان دەفەرمونون کە زانایان دوو مەرجیان داناوە لە بوو قبولکردنی هەر کردەوەیەک یان هەر قسەیەک یان هەر هەڵوێستێک لە ئینسانی مسلمان، ئەویش ئەوەیە یەکەم کە خاڵیسەن مخلیسەن دڵسوزی و ئیخلاص و ڕیائی تێدا نەبی، سمعی تێدا نەبی، تەنیا لە پێناو خوای گەورەبی، و دووەمیش موافقی شەرعی خوابی. بۆیە خوای گەورە دەفەرمێت فەمەن کانە یەرجوو لقاء رەبیه، ئەوەی کە خۆزگا دەخوازی ڕجا دەکە تکا دەکە کە ڕۆژی قیامەت بچتە خزمەت خوای گەورە خوا لێی خۆشبی، دەبی چ بکە؟ فەلیعمل عەمەلا صالحا، کردەوەیەکی طیب، کردەوەیەکی صالح، کردەوەیەکی چاک ئەنجام بدەن، ولا یشرک بعیبادەتی رەبیه ئەحەدا، و ئەم کردەوەیە تەنیا و تەنیا لە پێناو خوای گەورە ئەنجام بدەن، نەک لەبەر کەسێکی تر، لەبەر بەرژەوەندیەکی دنیا، لەبەر ترسی کەسێک، لەبەر سمعە و شوهرەت، لەبەر هیچ شتێکی تر نەبی. بۆیە بەڕێزان خوای گەورە دڵی پاکی دەوێت، نەک تەنیا قسەی پاک و قسەی جوان و قسەی حەق و کردەوەی چاک و کردەوەی صالح، نە، پێش هەمویان دەبی دڵێکی پاک و دڵێکی ساخ و سەلیم. بۆیە خوای گەورە کە دەفەرمی چی؟ کە باسی ڕۆژی قیامەتەکە یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. لە ڕۆژی قیامەت ماڵ و منداڵ و سەروەت و سامان و دنیا و منصب و هیچ سوودی کەلکی نییە بۆ ئینسان ئللا ئەو کەسە نەبی کە گەڕابیتەوە خزمەت خوای گەورە بە دڵێکی پاک و دڵێکی ساخ و دڵێکی طیب و دڵێکی خاوین لە هەموو دەردە دەرونیەکان، لە هەموو بڵێن گونەح و تاوان و کردەوەکانی دڵ، ئەوەی کە ئەمە ئیرەیە، ئەمە عجب و تەکەبر و ئەوەیە لە خوبایی بوونە، ئەمە حقد و ڕکوکینە، و هەتا دوایی ئەم دەردانە دەبی ئینسان هەوڵ بدە دوورکەویتەوە لێ، دڵێکی صافی هەبی بەرامبەر هەموو مسلمانان. ئەو جا بەڕێزان لە هەمووی گرنگتر کە هەر خودی فەرمودەکەش ئاماژەی بەوە کردووە، ئەویش طیب لە ڕزق، یعنی ئەو کەسە دەبی ڕزقی حەلال بی، ڕزقی حەرام نەبی، شوبهەی تێدا نەبی، یعنی بە حەلالی پەیای کردبی و بە حەرامی بە حەلالی بخۆت و بە حەلالیش ببەخشی. بۆیە هەر لە خودی فەرمودەکە بزانە بەڕێزان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ إن الله طيب لا يقبل إلا طيبا. ئەو جا فەرمووی وإن الله أمر المؤمنين بما أمر به المرسلين. بزانە ئەو جا فەرمووی ئاەتێک ئەو فەرمانەی کە خوای گەورە فەرمانەکە بە پێغەمبەران، ئەو جا ئاەتێکی تر کە خوای گەورە فەرمانەکە بە ئیمانداران و مسلمانان. ئەمە جوورەکە بەڕێزان لە جوورەکانی تەفسیری السنە للقورئان. ئێمە سەرچاوەی تەفسیری قورئان بە قورئانمان هەیە، ئەو جا تەفسیری قورئان بە سنە، ئەو جا تەفسیری قورئان بە قسەی سەحابە و تابعین و کە پێی دەگوترێت التەفسیر بالمەئثور، ئەو جا التەفسیر بالرأی، و هەتا دوایێ ئەمە مەصادر و سەرچاوە و بڵێن بنچینەکانی تەفسیرن. یەک لە جوورەکانی تەفسیر تەفسیری قورئانە بە سنە. لێرە پێغەمبەری خوا درودی خوا لەسەروی دوو ئاەتمان بوو باسەکە لە خودی فەرمودەکەی خۆی، دەفەرمێت خوای گەورە ئەمڕەکە بە ئیمانداران فەرمان دەکە بە ئیمانداران وەک ئەوەی کە فەرمانی کردووە بە پێغەمبەران. بزانە ئەم فەرمانە بوو هەمویانە، بوو مسلمانانە بە پێغەمبەرانەوە. بۆیە فەرمووی قال تعالى يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا. بزانە ئەم فەرمانە تایبەتە بە پێغەمبەران، ئەی پێغەمبەران، ئەی ڕسولی خوا، ئێوە لە ماڵی حەلال بخۆن، كلوا من الطيبات، ئەوانەی کە خوای گەورە حەلالی کردووە بۆ ئێوە بخۆن و کردەوەی چاک و کردەوەی صالح ئەنجام بدەن. ئەو جا فەرمووی و ئەمە سەبارەت بە پێغەمبەران، ئەو جا سەبارەت بە ئیمانداران فەرمووی وقال تعالى، ئەمە قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو ئاەت ئاماژە بە دوو ئاەت دەکات، ئاەتێک فەرمانە بە پێغەمبەران، ئاەتێک فەرمانە بە ئیمانداران. ئەو جا فەرمووی وقال تعالى يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم. ئەی ئیمانداران بخۆن لەو ڕزق و ڕۆزیەی کە من بۆ ئێوەم حەلال کردووە، کە من ڕزقم دانێ، من بووم دروست کردن، بەڵام بە حەلالی، ئەوەی حەلال. وەی بەڕێزان دائیرەی حەلال زۆر فراوانە لە هەموو شتێک، دائیرەی حەرام زۆر تەسکە. بۆیە خوای گەورە لە هەر شتێک کە حەرامی کردبی سەدان شتێتر بەرامبەر ئەو حەلالی کردووە.
بۆ ئەوەی کەسەکە نەڵێ من آخر من چ بکەم لەو بینە هەموو شتیان نیوەی شتیان 1970 شت حرام کراوە لە من لە هەر شتێک لە خواردنەکان باشە کە گوشتی بەڕازی حرام کردووە گوشتی دەیان ئاژاڵی تری حلال کردووە بۆ دەچی لە هەمویان حرامەکەی دەخۆی کە عرەقی حرام کردووە بە سەدان و بە هەزاران جووری تری خواردنەوە حلالی کردووە دائیرەی حلال زۆر فراوانترە بازنەی حلال زۆر گەورەترە لە بازنەی حرام بۆیە خوای گەورە چۆن ئەو شتانەی کە حرامی کردووە بەسەر ئیمانداران بەسەر پێغەمبەرانیش هەر بە هەمان شێوە حرامی کردووە بۆیە بەڕێزان پێغەمبەر درود خوای لەسەر لە فەرمودەیەکی تری صحیح کە ئیمامی بوخاری مسلم ڕیواتیان کردووە دەفەرمی چی دەفەرمیت من تصدق بعدل تمرة من كسب طيب ولا يقبل الله إلا الطيبة فإن الله يقبلها بيمينه ثم يربيها لصاحبه كما يربي أحدكم فلوه حتى تكون مثل الجبل دەفەرمێت هەر کەسێک ئەگەر بەقەدەر دنکە خورمایەک شتێک ببەخشی لە پێناو خوای گەورە بەڵام حەلال بی ها ئەم دنکە خورمایە ئەم شتە ئەم پارەکەمە ئەم شتەکەمە ئەم شتە بچووکە کە تو لە پێناو خوای گەورە دەبەخشی دەفەرمێت وەخوای گەورە تەنیا شتی حەلال قبولەکە دەفەرمێت خوای گەورە قبول دەکە و بووی زیادەکە بووی گەورە دەکە دەفەرمێت چۆن کەسێک لێرە فلووە هو مەبەستی پێ فەرخەی هەسپە دەفەرمێت چۆن کەس ینی هەسپە کە لە دایکە بی چەند بچووکە کەسەکە وردە وردە گەورەی دەکە وردە وردە گەورەی دەکە دوایە چەند گەورە دەبی دەفەرمێت مثل الجبل وەکو ئەوەی کە هەندی شاخەکی ئەوها خێرەکەی سەدەقەکەی بۆی گەورە دەکە و هەروەها لە ڕزقی حرام نەخێر خوا قبول ناکە بزانە لە فەرمودەیەکی تر کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە دەفەرمی چی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت لا يقبل الله صلاة بغير طهور ولا صدقة من غلول باشا لا يقبل الله صلاة بغير طهور وەکو پێشکەمێک باس ما کرد چۆن نوێژ بەبێ دەست نوێژ دەبی نا هەر ئەسڵان نوێژ قبول نییە ولا صدقة من غلول يعني دزیکردن لە ماڵی غەنیمە ئەمە پێیان دەگوت کەسێک ئەو غەنیمەی کە دەستکەوتی شەڕ پێش ئەوەی کە سەرکردەی مسلمانان کە تحکمی تێدا بکە و دابەشی بکات یان بیکەتە بەیت الماڵ کەسێک بچی بدزی ئەمە دزیە بۆیە دزی حرامە ماڵی حرام فەرمووی ولا صدقة من غلول کەواتە کابرا یعنی بەداخەوە بەڕێزان زۆر شتە بیستین ئەمڕۆ دەڵێن وەڵا ئەم فلان گورانی بێژ حەفلەیەکی هاتا سەر ئێسقان بەس گونەح و تاوان و معسیەتی خوای گەورە تێدا ئەنجام دەدرێ یان ئافرەتەکە مەسەلەن سەما و ڕەقسەکە بە نیوچە ڕووتی لەسەر مەسرح وەڵا دەڵێن داهاتەکەی دوایە دەدەینە دەستگایەکی خێرخوازی داهاتەکەی دەدەینە هەتیوان داهاتی ئەمە ئەخر ئەسڵەن داهاتەکە حرامە ئەم کەسە چ خێر و هیچ خێر و ئەجر و پاداشتی بووی نانووسرێ بۆیە لە ڕوژی قیامەت بەڕێزان لە هەموو پرسیارەکان یەک پرسیار لێ دەکرێت پرسیار لە عمرت لە گەنجیت لە علمت بەڵام تەنیا لە ماڵ دوو پرسیارە دوو فەرعە من ئەین اکتسبه وفیمە ئەنفقه ئایا لە چێ بەدەستینە ئەوجا چۆن بەخشید ما ئەگەر بە حرامت بەدەستی نابی هەتا سبەینێ ببەخشی ئەم بەخشینە هیچ کەلکی نییە و هیچ سوودی نییە و ئەو کەسە هیچ بڵێن ئەجر و پاداشتی بووی نانووسرێ بۆیە لە فەرمودەیەکی تر کە ئیمامی ابن خوزەیمە و ئیمامی حاکم بە صحیحیان دانەوە و شێخ ئەلبانیش بە حەسەنی دانەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی چی من جمع مالا حراما هەر کەسە کە ماڵێکی حرامی کوی کردبیتەوە لم يكن له فيه أجر وكان إصره عليه هیچ خێر و ئەجرێکی بووی نانووسرێ بەلکو گونەحی بووی دەنووسرێ و ئەگەر ئەو بچیتن بیدەتە خەلکیش بۆیە بەڕێزان دوایە لە کوتایی حەدیسەکە پێغەمبەر درود خوای لەسەر فەرمووی چی فرموي ثم ذكر الرجل يطيل السفر أشعث أخبر يمد يديه إلى السماء يا رب يا رب ومطعمه حرام ومشربه حرام وغذي بالحرام فأنا يستجاب له ويلي ربرزان هي ربطي بابتي حلال وحرامي كربويك ده فرميت بيغمر صلى الله عليه وسلم بياوك زور سفرك
طبعا باسی دوعای پیاوەکمان بوو دەکە کە چەندین مەرجی قبولکردنی دوعای تێدا، بەڵام یەک مەرج نهاتوتە جێ. بۆیە بەڕێزان دوعاکردن بەداخەوە زۆر کەس هەیە دەڵێ من شەو ڕۆژ دوعا دەکەم بەڵام خوای گەورە دوعام لێ قبول ناکە. آخر دوعا شروطی خۆی هەیە، وەکو لەو حەدیسە داهاتووە. چەندین مەرجی هەیە بەڕێزان، ئەو پارانەوە دوعا کە تو داوا لە خوای گەورە دەکەی دەبی ئەو مەرجانە تێدا بێ، ئەگە مەرجی تێدا نەبی خوا ئەو دوعا ڕەتەکەتەوە قبول ناکە. یەک لەو مەرجانە بەڕێزان سەفەرکردنە، سەفەر یعنی دوعای مسافر، ئەو کەسەی کە سەفەرەکە لە سەفەردا سنەتە باشتر وایە دوعا بکە، خوا قبولی دەکە. ئەمە یەکێکە لە مەرجەکانی دوعا. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ئیمامی ترمذی و ئەبو داود ڕیوایەتیان کردووە و فەرمودەیەکی صحیحە دەفەرمی چی؟ ثلاث دعوات مستجابات لا شك فيهن. سێ دوعا و پارانەوە هەیە کە خوا قبولەکە هیچ گومانی تێدا نییە. یەکەم دعوەت المەظلوم، دوعای ستەم لێکراو، کەسێک کە مەظلومە ستەمی لێکراوە کە دەست بەرز کەتەوە دوعا بکە خوا قبولەکە. ودعوة المسافر والدعاء بارانوي أو كسيك لسفر دا. ودعوة الوالد على ولده أويك باب أجر دعاء كركي بك. بوي لي ربرزان دعوة المسافر لرزانان دا فرمون لبرشي لبروا چونك إنسان لسفر مشقته هي. السفر قطعة من العذاب. إنسان لسفر دا هلاك بي ماندود بي يعني لو كاتا زيتر زليلي بي وديار بي. بوي خواي قورا دعای لێ قبولەکە زیاتر ملکەچی پێوە دیارە. ئەوجا مەرجێکی تر لە مەرجەکانی دوعا بەڕێزان ئەوەیە کە کەسەکە خۆی بچووک بکە، خۆی کەم بکە، خۆی زەلیل بکە لە حەزرەت گەورەی خوا، تەنانەت بە شێوە و شکل بە هەیئەت، یعنی هەوڵ بدە کاتی کە دوعا بکە، یعنی خۆی نەڕازێنتەوە، جوانترین جلوبەرگ لەبەر نەکە، نه وجلي دراو جلي شرو يان كابراكا بوي دل لسفر مثلا تانانات او كسا دل اشعث اخبر دل او لسفر بطيبتي اما باسي او قاتل ذا كاين كاتي كسك سفري ذكر ببيان يا نخو او باري لسولاخك يا ابوه كان روجي دبري كان هفتل ريبوا يعني بيز دبو عرقي دكرت پرچی هموی توزاوی دبو همو پرچکی بسروبر دبو مثلا خو دانه داینا و اذا فرمت اشعث اوی او کسی که پرچی هر موی کی بو خوی چوا پیسو بو خلبو توزاوی بو اخبر توزاوی بو او کاتا زیاتر خوی ذلیلک زیاتر خوی محتاجک لبو خوای گوره بولا فرموده کی تر که امام مسلم روایت کردوا پیغمبر درود خواه لسه بیده فرمید ابو هريره ده جرته و ده فرمید رب اشعث مدفوع بالابواب لو اقسم على الله لابره. سبحان الله. ده فرمید کسی وهي اوها يعني هلاك ماندو بلن مسافر پرچی هموی تیک چو هموی بلن توزاوی بوا او جاده چت بر درگاه هر کسک درگاه لینا کنوا دری دکن بلام لله خوای گوره اون ده گوره لو أقسم على الله لأبره. والله أقسن بخد بلد خوايا إلا دبي أشتم بو جيب جيبك إلا خواي قورا بوي جيب جيدك أما قصي بيغمبر درود خوايا لسلمي لا فرموديك كتر أويش فرموديك صحيحة إمام الترمذي روايتك شيخ الباني بصحيحي دانا أنسي كوري مالك دا جيرتا ودا فرميت رب ذي طمرين يعني طمرين لێر دەفەرمێت کە ئەو کەسەیە کە دوو پارچە پەڕوویەکی سەرەوەی پێدا پوشتیە پارچە پەڕوویەکیش ژێرەوەی خۆی پێدا پوشتیە، یعنی ئەوەندە فەقیرە ئەوەندە هەژارە ئەوەندە نەدارە ئەوەندە دەستکورتە ئەوەندە بێسەروبەرە بەڵام لەو ئەقسەمە عەڵە اللهی لەئەبەڕە ئەوەندە گەورەیە و ئەوەندە خوشەویستە لەلایەن خوای گەورە ئەگە سۆن بخوت بەسەر خوای گەورە ئیلا خوا دەبێ ئەو شتەم بوو جێبەجێ بکەی خوای گەورە بووی جێبەجێ دەکا. باشە یەک لە مەرجەکانی تری دوعا بەڕێزان ئەویش دەست بەرزکردنەوەیە. دەست بەرزکردنەوە کاتی کە ئینسان دوعا بکە دەست بە تایبەتی یعنی کە زۆر هەوڵ بدە، یعنی خۆی پێشان بدە کە زۆر محتاجە خوایە بپارێتەوە زۆر دەست بەرزکردنەوە لە بووی حتا لە حەدیسەکە هاتووە دەفەرمێت چی ڕب هەر نفسی ئەو حەدیسەکەی خومان ڕب ثم ذكر الرجل يطيل السفر يعني زۆر سەفەرەکە سەفەری دوور و درێژ أشعث أخبر يمد يديه إلى السماء دەستەکانی بەرزەکەتەوە لە بۆ ئەسمان
يا رب يا رب أو يكلا نشانكاني قبول كردني دعاء ويك إنسان دز برز كتوا ودز برز كناو برزان لديان حديث هاتوا تنانت زور لزانين ده فرمون قشتو تآستي متواتري معنوي أو ده هاتوا بوي لفرموديك صحيح كإمام أحمد وإمام أبو داود وترمذي رواياتي عن كردوا كبيغمبر درود خوالي سلم ده فرميت يمد يديه إلى السماء يا رب ده فرميت إن الله حيي كريم خواي قورا شرمك لو كسيك دز برز كتوبو أو يستحي إذا رفع الرجل إليه يديه أن يردهما صفرا خائبتين سبحان الله ده فرميت أو يعني الله أكبر خواي قورا يكلا صفات كاني شرمنده شرم لو كسدك كاتيك دز برز كتوا الحاحك دباريتوا لخواي قورا يعني خواي قورا إلا دبي جيبك دعايكي خواي قورا شرمك بو أويك دستي بجيرتوا بصفري ببيعوي مثلا كهيج سودي هبي يكلا مرجكان تري دعاء برزان الحاح كردن يعني يكك أوها بحال دستي برز كردوا وفكري مشغولة آخر أما كي الحاحة وإخواي قولة فرميشي أما يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء أما يجيب المضطر آخر برزان أويك مضطر أوهانية أويك مضطرة دچيتا بارگاي خوا دچيتا سجده دغريت دز برزكتوا الحاحك دباريتوا أمي مضطر الحاحك لخواي قورا يعني نجارك ندو جار يا رب لحديثك شاتوا يا رب هبزانا بريزان بوي ليرا ابن مسعود عبد الله كريم مسعود ده فرميشي كان إذا دعا سجر دعا ثلاثا وإذا سأل ثلاثا قال اللهم عليك بقريش اللهم عليك بقريش اللهم عليك بقريش يعني واويك خواي الحاحك لدعاء او جاء اخر خال برزان كلا حديثكي مشاتوا كرزقي حلال بي بوي برزان دي قد بدا پیغمبر صلى الله عليه وسلم لو فرموده ده فرميت ام كسا همو مرجكاني قبول كردني دعاي تيدا بوا تنيا يك مرج نبي او يش رزقي حرام بوا ده فرميت ثم ذكر الرجل يطيل السفر او مسافر بوا يككلا مرجكاني قبول كردني دعاي تيدا أشعث ماندو هلاك توزاوي أخبر يمد يديه إلى السماء دستي برزكتوا يا رب الحاحك بلام يكلا مرجكاني تيدانيا أويش وكو قلت من رزقي حرامة رزقي حلالنيا ومطعمه حرام ومشربه حرام وغذي بالحرام فأنا يستجاب له في غمبر دون الخوالي السلبي دفرم راست أما كمالا نشانة كاني قبول كردني دعاي تيدا بلام أم كسا خواردني حرامة خوارنوي حرامة غذي بالحرام جياني هموي حرامة خويو من دالكاني بحرام بخيوك شون خوالي قبولك شون خوالي قبول دك باشا بوي بريزان آخر فرموده ده خوين مو بلين كاتا كمان كوتاي برو كوتاي ده چي كعبادي كور السامد دجير توا إمام أحمد روايتك ده فرميت بأمر صلى الله عليه وسلم ما على ظهر الأرض من رجل مسلم يدعو الله بدعوة إلا أتاه الله إياها أو كف عنه من السوء مثلها ما لم يدعو بإثم أو قطيعة رحم والله أما وعدي بيغمبر دولد خوالي سلم وعدي خوايا هركسك إيمان دارة مسلمانة أجر دز برزكته وببارته ولا خواي قورة دعابك ومرجكاني تدابي أو هم مرجاني تدابي إلا خواي قورة يان دعائك قبولك بلين مرادك حاصلك أميدك تحقيقك يانش خواي قورة أجر نفسي أوشي ندتي خواي قورة مصيبتك بلايك لسري لا دا يان أوي خواي قورة لروج قيامت بوي هلا قري چونك خدي دعاء كردن عبادة برزان الدعاء هو العبادة يكك لا جوركان عبادة خو عبادة بس نويجو روجينية يكك لا بلن جوركان عبادة دعاء كردنا بوي أو كسبا نلت خوا قبولناك نخ با خوا قبولك هول بدا أو نشاننا أو مرجانا لخوي دا بهن تجي أو جا دعابك باضل نيابي وأنتم موقنون بالإجابة يقين تانا بك خواي قورا يان قبولك يان جناحك بلايك مصيبتك فتنيك لسر لا دبا يان على الأقل لروج قيامتها موي ذخيرة هموي أجر باداشتو لو روجيا لوانية بلي والله باشتربو لروج قيامت للدنيا باشتربو قبولي نكر
یان تحقیقی نەکرد بەڵام ئەمڕ سوودم لێ وەرگرت کەڵکم لێ وەرگرت وی بەڕێزانێمە کاتمان تەواو بوو یعنی هەر ئەوەندە توانیمان هەندێک ڕاپۆستین لەسەر ئەم فەرمودەیە کە بەڕاستی ئەمەش فەرمودەیەکی زۆر گەورە و گرنگ و بڵێن چەندین معنای تایبەتی هەبووە و بڵێن وەکو زانایان فەرمووانە کە پەیوەندی بە ئەحکامی شەریعەت و بە حەلال و حەرام و بە بنەمایەکانی ئیسلامەوە هەیە خوای گەورە بڵێن یار و یاوەرمان بیکە ئینشاءڵڵا بتوانین تەمەنمان پێ ببەخشی کە هەوڵ بدەین لە بەرنامەکانی داهاتوو فەرمودەکانی تریش بە پشتیوانی خوای گەورە بۆ ئێوەی بەڕێزشی بکەینەوە و ئاخر دعوانا الحەمدولله رب العالمین.